لە دوای کەمتر لە 48 کاتژمێر لە وتەکانی سەرۆکی پارتی دیموکرات کەوتی بانگەشەیەکی ئارام بەڕێوە دەچێت لە ناحیەی کەڵەکچی سەر بە قەزای شێخان ئاسایشی پارتی ڕێگری لە وەفدێکی باڵای کۆمەڵ و کاندیدی ژمارە 40 عەبدوستار مەجید دەکەن بانگەشە بکەن و بە زەبری هێز ئامادەکاریەکان بۆ پێشوازی لە وەفدەکەی کۆمەڵ هەڵدەوەشێننەوە. بەپێی بەرنامەکانی بانگەشەکەی عەبدوستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ ئیسلامی و کاندیدی ژمارە 40 لە لیستی 194 کۆمەڵ بە یاوەری وەفدێکی باڵای ئەو حیزبە بڕیار بووە سەردانی ناحیەی کەڵەکچی بکەن و لەلایەن خەڵکی ناوچەکەوە ئامادەکاری بۆ پێشوازی وەفدەکەی کۆمەڵ دەکرێت. بەڵام پێشگەیشتنی وەفدەکە ئاسایشی پارتی بە زەبری هێز هەموو ئەو ئامادەکاریی لەلایەن خەڵکی ناوچەکەوە کراوە هەڵی دەوەشێنێتەوە و لە دوای گەیشتنی وەفدەکەش ئاسایش نایەڵێت عەبدوستار مەجید چالاکی و سیمینارەکەی ساز بکات. عەبدوستار مەجید ژمارەی کاندیدی ژمارەی 40 سەردانی ناحیەی کەڵەکچی کرد. ئێمە سیمینارێکمان ڕێخست بەڵام لە ماڵی خۆمان بەڵام هێزە ئەمنیەکان ڕێگر بوون لە سیمینارەکە. ڕەفتارەکانی هێزەکانی پارتی لە کاتێکدایە بارزانی سەرۆکی پارتی لە دوو ڕۆژی ڕابردوودا وتی بانگەشەی هەڵبژاردن لە کەشوهەوایەکی ئارام بەڕێوە دەچێت. بەڵام لە دوای کەمتر لە 48 کاتژمێر لە وتارەکەی هەرخودی ئاسایشی پارتی ڕێگری لە بانگەشەکارانی کۆمەڵ و بانگەشەی کاندیدی ژمارە 40 دەکەن. ڕێگریەکانی پارتی و هێزامنیەکانی ئەو حیزبە لە سنووری زۆنی زەرد بەپێی پێشینەیان بەرامبەر کۆمەڵ ئیسلامی و لیست و کاندیدەکانی چاوەڕوان کراوە و هەموو ئەو فشارانەی پارتیش بەهۆی هەڵوێستانە گۆڕەکانی کۆمەڵە بەرامبەر قۆڕخکاری و نەعەدالەتی و گەندەڵی و وەستانەوەی دژی ستەمکاری و کۆڵ نەدانێتی بەرامبەر ئەو کۆسپ و لەمبەرانەی بۆی دروست دەکرێت. بە تایبەتی لە دوای کاندیدبوونی ئەحمەدی حاجی ڕەشید بۆ پۆستی جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەرامبەر کاندیدەکەی پارتی ڕێگری هێزەکانی ئاسایشی پارتی یان هەر نایاساییەکی دیکە بەرامبەر کۆمەڵ بە تایبەتی لە سنووری زۆنی زەرد شتێکی سیر و سەمەرە و نامۆنایەتە بەرچاو. بەڵامەوەی بۆ کۆمەڵ و کادران و کاندیدانی لیستەکە گرنگە دووپاتکردنەوەی پەیامی کۆڵنادەین و بەردەوامین کە هیچ فشارێک بەرامبەر ناعەدالەتی و وەرگرتنەوەی مافی هاوڵاتیان ساردیان ناکاتەوە.